بيت بيت دار دار زنقة زنقة دقة ساعة العمل. زێرابەکانی قەزافی و دەسەڵاتی کوردی پاش سێدەیە لە حکومڕانی وەکو پاشایەک ئەجوڵایەوە کە دنیا لەسەر دەستی ئەوە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. دەرەوەی قەڵاکەی شارێکە لەسەر گەردانیە ئەژی، شارێکە دوو دڵۆپە باران ببارێ گۆڵانەکانی وەکو دەریاچەیان لێیە، لەبەر ئەوەی قەت بیری لە زێراب و ئاوەڕۆ نەکردووەتەوە. ئەمە وەسفی ئۆری نافاڵاچی ڕۆژنامەنووسی ئیتاڵیە بۆ شارەکانی لیبیا لە سەردەمی حکومڕانی قەزافیە کە هەمان پێناسە بۆ ئێستای هەرێم دەقا و دەق گونجاوە. پاش 30 ساڵ لە حکومڕانی دەسەڵات بەدەیان وەزیر و گزیر و ڕاوێژکاری بێخێریەوە نەیانتوانیوە ماستەر پلانی پایتەخت و چەند قەزا و ناحیەک ڕێک بخەنەوە و زیانەکانی لافاو کەم بکەنەوە. ئەوە تا تەنیا بە بارینی 8 سانتیمەتر باران 12 کەس گیانیان لەدەستیاوە و 300 خێزان بێحاڵ و ماڵ بوون و سەدان ئۆتۆمبیلیش لافاو بردنی. حکوومەتێک گیانی هاونیشتیمانیانی شارێکی پێنەپارێزرێ چی هەیە شانازی پێوە بکات. دەسەڵاتێک 30 ساڵ نەتوانێت زێرابێکی سنووقی دروست بکات هەر بۆ ئەوە باشن بخرێنە سنووقی زێرابیەوە. دەسەڵاتێک بەرگەی لافا و بارانێک نەگرێ هەر بۆ ئەوە باشن لافاوی تووڕەیی خەڵک و هاونیشتیمانیان تووڕیان بە نەکەناری ئیهمالیەوە. ئەوەی زۆر عەجیب و شۆکهێنا ئەم ناحکومڕانانە نەتەریق ئەبنەوە نەشەرمەزار ئەبن. هەموو ساڵێک بە باران و لافاوێک مەرجی هاوڵاتیانی خۆیان ئەبینن و خەمساردانە بەس خەریکی مزایەدە و هاش و هوش و قسەی زلن. کڕوزانەوە و جزمە لە پێکردن لە بەردەم کامێرایە و قەرەبووی مادی کۆتایی بە ماڵوێرانیەکان ناهێنێت. لێگەڕێن کەسی دڵسۆز و ئەهلی کارە ڕاستەقینەکە خزمەت بکات. ئێوە فەشەلتان هێناوە و تەواو بوون. ئێوە کۆتاییتان پێهاتووە و ئەهلی خزمەت و کاری ئیداری ڕاستەقینە نین.